شانزە ڕۆژی بەرەنگار شيء جواني فيها ئێمە وەکو خانمانی پارتی سەوزی کوردستان لە هەڵمەتی 16 ڕۆژەی 25 نۆڤێمبەر هەستاوین بە دابینکردنی 16 نەمام لە پارکی دایک بیڕوێنین بە مەبەستی ڕوانی هەر نەمامێک بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی خانمان و خێزانە بەڕاستی توندوتیژی دەردێکی هێندە کوشندە و دژوارە بکەوێتە نێوان مرۆڤەکانەوە یان خێزانەوە یان کۆمەڵگەوە بەجارێتێکی دەشکێنێ و بەرەو هەڵدێری دەبا لەبەر ئەوە پێویستە ئێمە نەک هەر 25 نۆڤێمبەر بەڵکو هەموو ڕۆژەکانمان وەکو 25 نۆڤێمبەر کار بکەین بۆ کەمکردنەوەی توندوتیژی چونکە توندوتیژی وا ئەکات کە بەهای مرۆڤایەتی نامێنێ کە پاراستی مافی مرۆڤ بوونی نامێنێ لەبەر ئەوە ئەگەر گیر و گرفتێکیش هەبێ پێویستە بە ئاشتیانە چارەسەری بکەین و پەناوە توندوتیژی نەبین. Evet.